لەسەر ڕێنمایی بەڕێز بەڕێوەبەری شگەی سلێمانی عەمیتی مافەروەر ساڵح عوسمان خزر ئەمڕۆ ئەفسەران و کارمەندانی خودی خۆی بەڕێزیان هەستان بە بەخشینی 44 بوتڵ خوێن بە نەخۆشانی تالاسیما و ئەو کەسانی کە پێویستیانە بۆ هیوانەی کەسیش پێویستی پێ نەبێ دیارە ئێمە لە کار و چارەکەکانماندا ئەمڕۆ دواوەی سەردانی مەزاری ڕۆحشاد مامجە بەڕێز مامجەلالمان کرد دواتر هاتین ئێستا خۆتان دەبین دیمەنەکان لەبەر چاوتانە 44 بوتڵ لە یادی 44 ساڵی دامزانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا پێشکەش کرد بە ڕۆحی پاکی مامجەلال و ڕۆحی سەرجەم شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم خوێنبەخشینەی ئێمە دوو جار پیرۆزە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و لە هەمان کاتیشدا لە یادی دامزانی 44 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. لێرەشا پەیامم بۆ هەموو ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەی کە هەچ کەسە و بەپێی توانای خۆی بێت بڵێ خوێن ببەخشێ ژیانی کەسێک ڕزگار دەکات چونکە ئێمە هەمیشە و هەردەم لە مەدرسەکەی مامجەلالە فێرکراوین بۆ کۆمەڵانی خەڵک بین بۆ خەڵک بژین.